کۆلێجی کارگێڕی و ئابووری بەشی کارگێڕی بەیانیان و ئێواران با بفەرمون. کۆلێجی کارگێڕی و ئابووری بەشی ژمێریاری بەیانیان و ئێواران با بفەرمون. کۆلێجی کارگێڕی و ئابووری هەوڵ ئەدات بۆ بە ئەنجام گەیاندنی بەرزترین ئاست لە پێکهێنانی کردداری و کێرخوازیدا و پراکتیسەکردنی لە بوارەکانی کارگێڕی ئابووری، ژمێریاری، پرۆگرام و لە زانستی دارایی و بانکیدا. کۆلێجی کارگێڕی و ئابووری هەڵدەستێت بە ئامادەکردن و ڕێخستنی هەلومەرجی زانستی و ئەکادیمی تایبەت لە ڕێگەی دەستەبەرکردنی تواناکانی مرۆیی و داهێنەر و پرۆگرامی هونەری و کارگێڕی پێشکەوتوو. هەروەها چانسی توێژینەوەی تایبەتی بۆ ئامادەکردنی دەرچوانێک کە توانایان هەبێت لە داهێناندا و لە کارکردنی بە کۆمەڵ و پێڕاگەیاندنیان بە زانیاری زانستی و کردداری بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی بازاڕ، هەروەها بەشداریکردن لە هەڵسانەوە و گەشەپێدانی کۆمەڵگا. کۆلێجی زمان بەشی عەرەبی بەیانیان و ئێواران با بفەرمون. کۆلێجی زانست بەشی کۆمپیوتەر با بفەرمون.
مامۆستایانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی با بفەرمونون بێنە ژوورەوە. ئەنجومەنی زانکۆی گەشەپێدانی مرۆیی با بفەرمونون بێنە ژوورەوە. ئامادەبوانی بەڕێز ئازیزان خۆشەویستان بەخێر بێن بۆ هەشتمین خولی دەرچوونی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. هیوادارین دەرچوونتان لە زانکۆ و کۆتایی هاتنی ژیانی زانکۆیی ببێتە سەرەتای قۆناغێکی تری سەرکەوتن و گەیشتن بە ئامانجەکانتان. بەڕێزان باشترین شتێک کە ببێتە دەستپێکی ئەمکردنەوەی ئەم ئاهەنگەمان خوێندنەوەی چەند ئاەتێکە لە قورآنی پیرۆز لەلایەن بەڕێز مامۆستا بینەرتەها قەرەدەغی با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى إن إلى ربك الرجعى أرأيت الذي ينهى عبدا إذا صلى أرأيت إن كان على الهدى صدق الله العظيم. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بینەر. ئامادەبوانی بەڕێز ئێستاش بفەرمونون لەگەڵ سرودی ئەی ڕەقیب و مارشی زانکۆی گەشەپێدان. زانکۆی گەشەپێدان پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئیقرا دروشم و ڕەمزە ئیقرا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە وڵەی واشتۆیە ئێمەی تێواز خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار
کوردستان ئەی زانکۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن. زۆر سپاس فەرموون. بەڕێزان ئێستاش وتاری سەرۆکی لیژنەی باڵای ئاهەنگی هەشتەمین خولی دەرچوان لەلایەن زۆر بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەد دەخوێنرێتەوە با بفەرمێت. بەناوی خی بەخشندەوە میهرەبان بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ مامەسایانی بەڕێز خوێندکارە ئازیزەکان سەرەتا بەناوی لیژنەی باڵای ئاهەنگی دەرچوانەوە جوانترین پیرۆزباییتان ئاڕاستە دەکەین وەک پۆلێکی تری خوێندکارانی دەرچووی زانکۆکەمان کە توانیتان پاش 4 ساڵ ماندووبوون و کۆشش بەری ڕەنجی خۆتان وەرگرنەوە و ئێستا بە شانازیەوە ببنە هەڵگری بڕوانامەی بەکلۆریۆز لە زانکۆیەکی پێشەنگ و پڕزانستی وەکو گەشەپێدانی مرۆیی. ئامادەبوانی بەڕێز خوێندکارانی بەڕێزی دەرچوو زانکۆکەمان بە هەوڵ و ماندووبوونی سەرجەم مامۆستایان و کارمەندە بەڕێزەکان و لە سەروی هەمویانەوە بە دڵسۆزی و لێبڕاوی سەرۆکی ئەنجومەنی ئەمینداریەت و ئەنجومەنی زانکۆ بەردەوامە لە گەشەکردن و بەرەو پێشچوون و مانەوە لە پێشەنگی زانکۆ سەرکەوتەکاندا و هەردەم لە هەوڵی فراوانبوون و خزمەتکردنی زیاتری زانست و کۆمەلگادایە و بە پێشکەشکردنی ئەم ژمارە زۆرەی لە دەرچوان کە ئێستا پێشکەش بە گەلەکەمان کراوە یەکێکی ترە لە بەڵگەکان کە یەکێکە لەو شانازیانەی کە لە پاڵ چەندین کاری تری جوان و بەرهەمداری زانکۆ لەگەڵ دام و دەستگا حکوومیەکان و کەرتی تایبەتدا دەرچووی زانکۆی گەشەپێدانی مرۆیی نمونەی کادری لێ هاتوو کارامەیە و ئەتوانێت خزمەتی کۆمەلگاکەی بکات. دەرچوانی ساڵانی پێشوو کە لەم زانکۆی ئێمە دەرچوون لە هەر شوێنێکی کاردا دەرفەتیان بۆ ڕەخسابێت سەروەریان تۆمار کردووە بۆ خۆیان و بۆ زانکۆکەیان. هیوادارین ئێوەی بەڕێزیش بە هەمان شێوە هەلی کار بۆ هەمووتان بڕەخسێت و قۆناغێکی تری نوێی ژیانتان بەو پەڕی سەربەرزیەوە و بەو پەڕی خزمەتەوە ببڕن. دووبارە پیرۆزبایی گەرم ئاراستەی ئێوەی بەڕێز دەکەین و بەختەوەرین کە لەم ڕێوڕەسمە شایستە گەورەی و ڕێزی شایانی گەورەی و ڕێزی ئێوە بێت. شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەد. بەڕێزان ئێستاش بفەرمونون بۆ وتاری سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی زۆر بەڕێز پرۆفسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید با بفەرمێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان خوێندکاران و قوتابیانی دەرچووی هەشتەمین خولی زانکۆ ئامادەبوانی بەڕێز سڵاوتان لێبێت. سەرەتا بە ناوی خۆم و سەرجەم ئەندامانی ئەنجومەنی زانکۆ و ستافی زانکۆ لە مامۆستایان و کارمەندان جوانترین و گەرمترین پیرۆزباییتان ئاڕاستە دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. لە ڕێگەی ئێوەشەوە ڕێز و سڵاو دەگەینە خانەوادەی بەڕێزتان کە هەمیشە چاوەڕوانی ڕۆژێکی گەشی وەک ئەمڕۆیان بۆ ئێوە کردووە. بەڕێزان لەم بۆ نەگرنگەدا جێگای خۆیەتی کە پێتان ڕابگەین سوپاس بۆ خوا زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە چاودێری و هاندانی بەڕێز خاوەنی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی ساڵ بە ساڵ بەرەو پێشتر دەچێت و لە ئاستی زانستی خزمەتکردن بە کۆمەڵگەی کوردستان بەردەوام لە گەشەکردندایە. ئەمڕۆ پۆلێکی تر لە کەسانی بەتوانا و شایستە پێشکەش بە کۆمەڵگەکەمان دەکات کە هەر یەکێک لە ئێوە لە بواری پسپۆڕی خۆیدا لە داهاتوێکی نزیکدا خزمەتێکی گەورە بە وڵاتە دەکات. خوێندکاران و قوتابیانی خۆشەویست، ئێمە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی هەمیشە لە خەمی ئەوەدا بووین کە سەرجەم هۆکار و ئامرازەکانی سەردەم و باشترین جۆری پرۆگرامەکانی خوێندن دەستەبەر بکەین بۆ ئەوەی ئێوەی ئازیز کە سوودی لێ بین و دیارترینشان پرۆسەی بۆلۆنیایە کە بە شانازیەوە دەیڵێن
یەکەم زانکۆ بووین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق جێبەجێمان کردووە و ئەمڕۆژ هەندێک لە ئێوە ئازیز 4 ساڵی خوێندنی بەو سیستەمە تەواو کردووە. هەر ئەمەش هۆکاری جیاوازی خوێندکار و دەرچوانی زانکۆی گەشەپێدانی مرۆییە لەوانی تر. هەرچی بابەتەکانی تری پەیوەستە بە پرۆسەی خوێندن و بواری پەیوەندی زانکۆ لەگەڵ زانکۆکانی دەرەوەی وڵات، زانکۆ هەنگاوی گەورەی ناوە لە زۆر لە وڵاتاندا لەگەڵ زۆر لە وڵاتاندا ئاڵوگۆڕی مامۆستا و خوێندکارانمان ئەنجام داوە. هەر لە ماوەی ئەم ساڵدا پۆلێک لە خوێندکارانمان سەردانی زانکۆکانی وڵاتی ئێرانیان کرد و ماوەی چەند هەفتەیەک خولی زانستی و ئەکادیمیان ئەنجامدا. ئەمە جگەل لە بەشداری مامۆستایان و خوێندکارانمان لە بەرنامەی زانکۆکانی ئەوروپا لەوانە پرۆگرامی ئێراسمەس پڵەس، هەروەها زانکۆ لە ڕێگای بەرنامەی هاندانی توێژینەوەی زانستی و ڕاگەیاندنی گرانتی توێژینەوە و توانیوێتی کە مامۆستایان و توێژەرانی بگەێنێتە ئاستی گۆڤارە جیهانیە ئازبەرزەکان. هەروەها لە بواری فراوانبوونی ژێرخانی ئابووری سەرڕای ئەو چەند ساڵی قەیرانی دارایی، بەڵام زانکۆ بەردەوام بۆ لە دروستکردنی بینا و تاقیگەی نوێ و سەردەمیانە و خزمەتگوزاری زانکۆیی بۆ مامۆستایان و خوێندکاران. هەوڵمانداوە باشترین کەشی خوێندن بۆ خوێندکارانمان بڕاستێنین. ئامادەبوانی بەڕێز، پاشەوەی زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە لووتکەی زانکۆ ئازبەرزەکانی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بۆ جاری سێمپۆڵێن کرا، وەزارەت وەک ڕێزلێنانێک بڕیاریدا لە زانکۆی خوێندنی باڵا ماستەر بکرێتەوە و لە ساڵی خوێندنی 2018-2019 بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی ئێستا هەندێک لە خوێندکارانمان ساڵی یەکەمی خوێندنی ماستەریان تەواو کردووە و سەرقاڵی توێژینەوەکانیانن. ئەم پرۆسەیەش بۆ زانکۆ تایبەتەکان لەلایەن وەزارەتەوە درێژەی دەبێت لە زۆربەی پسپۆڕیەکاندا. خوێندکاران و قوتابیانی خۆشەویست، زانکۆکەتان وەک تاکە زانکۆی تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی ڕێگە پێدراوە بەکردنەوەی خولی ڕاهێنانی پێداگۆجی و پەرەپێدانی ئەکادیمی بۆ هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا بۆ ئەوەی بڕوانامەی وانەوتنەوەیان پێبەخشن، بتوان لە زانکۆ و پەیمانگە حکومی و تایبەتەکاندا مامۆستایان وانە بڵێنەوە. شایانی باسە زانکۆکەتان لە سەرکەوتنی ئەم پرۆسێدا هاوکاری وەزارەتی کرد بۆ بەشداریکردنی زانکۆ حکومیەکان. ئەمە سەرڕای ئەوەی زانکۆ لە بودجەی خۆی چەندین مامۆستای نادە دەرەوەی وڵات بۆ ئەم خولە. بەڕێزان، لە کۆتاییدا جایشتر پیرۆزباییتان ئاراستە دەکەین و بە هیوای ئەوەی هەنگاوەکانی سەرکەوتنتان هەر بەردەوام بێ و شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی پرۆفسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید. ئازیزان، ئێستاش مەراسیمی سوێندخواردنی خوێندکاران دەست پێ دەکات کە لەلایەن بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر هیوا ئەبوبەکر یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێڕی پێشکەش دەکرێت. با بفەرمێت. داواکارین لە خوێندکاران کە هەستنە سەرپێ و لەگەڵ کاکتۆرە سوێندخواردنەکە بڵێنەوە. سوێن دەخۆم بەخوای گەورە، دڵسۆز بم بۆ کوردستان، ئەمەکدار بم لە کار و پیشەمدا، لە پێناو بەدیهێنانی ئامانجی گەلەکەم، کار بکەم بۆ پێشخستنی وڵاتەکەم. پیرۆزە فەرمودە. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر هیوا ئەبوبەکر یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگێڕی. ئازیزان، ئێستاش داواکاری پێدانی بڕوانامە لەلایەن ڕاگرە بەڕێزەکانەوە پێشکەش دەکرێت. سەرەتا داواکارین لە بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر موحسین ئیبراهیم ئەحمەد ڕاگری کۆلێجی کارگێڕی و ئابووری. با بفەرمێت. داواکارین لە بەڕێز سەرۆکی زانکۆ کە بفەرمێت بۆ پێدانی بڕوانامەکە. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی کە لە بەردەم بەڕێزتان داوەستاون سەرجەم پێداویستیەکانی بەدەستێنانی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە پسپۆڕی کارگێڕی کار و ژمێریاری تەواو کردووە. داواکارین لە بەڕێزتان بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس لە پسپۆڕی کارگێڕی کار و ژمێریاریدا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی کارژێری و ئابووری و ئاماژە بە بڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 2 ئەنجومەنی زانکۆ بۆ ساڵی خوێندنی 2019-2020 لە ڕۆژی 8 دەی 2019 بەپێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس
بە دەرچوانی بەشی ژمێریاری و دەرچوانی بەشی کارگەری کار لەگەڵ پێدانی هەموو ئەو مافو جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. پیرۆز بەڕێز پرۆفسەری یاریدەدەر دکتۆر سوهەیب ئامێدی لە بری ڕاگری کۆلێجی زمان با بفەرمێت. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی کە لە بەردەم بەڕێزتان داوەستاون سەرجەم پێداویستەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکەلۆریۆسیان لە پسپۆری زمانی عەرەبیدا تەواو کردووە. داواکارین لە بەڕێزتان بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکەلۆریۆس لە پسپۆری زمانی عەرەبیدا. لەسەر داواکاری بەڕێز ڕاگری کۆلێجی زمان و ئاماژە بەڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 2 ئەنجومەنی زانکۆ بۆ ساڵی خوێندنی 2019-2020 لە ڕۆژی 8 دەی 2019 بەپێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکاریۆز بە دەرچوانی بەشی زمانی عەرەبی لەگەڵ پێدانی هەموو ئەو مافو جیاوکانە ئەم بڕوانامەیە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. زۆر پیرۆز. بەڕێز پرۆفسەری یاریدەدەر دکتۆر ئاسۆ مەحموود دەروێژ ڕاگری کۆلێجی زانست با بفەرمێت. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی کە لە بەردەم بەڕێزتان داوەستاون سەرجەم پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکاردۆسیان لە پسپۆڕی زانستی کۆمپیوتەردا تەواو کردووە. داواکارین لە بەڕێزتان بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکاردۆرز لە پسپۆڕی زانستی کۆمپیوتەردا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا و ئاماژە بەڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 2 ئەنجومەنی زانکۆ بۆ ساڵی خوێندنی 2019-2020 لە ڕۆژی 8 دەی 2019 بەپێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکارۆز بە دەرچوانی بەشی زانستی کۆمپیوتەر لەگەڵ پێدانی هەموو ئەو مافو جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. پیرۆستان بێت. زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی زانکۆ، هەروەها سپاس بۆ ڕاگرا بەڕێزەکان. ئازیزان، ئێستاش گوڵنەکەی سەرتان لە چەپەوە برن بۆ ڕاست. بەڕێزان، ئێستا ئێوە بە شێوەیەکی فەرمی دەرچووی زانکۆی گەشەپێدانی مرۆین. پیرۆستان بێت. بەڕێز پرۆفسەر یاریدەدەر کەنعان حەمەغەریب عەبدوڵڵا ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیاری با بفەرمێت. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی کە لە بەردەم بەڕێزتان داوەستاون سەرجەم پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە پسپۆڕی یاسا زانستە ڕامیاریەکان دیپلۆماسی و پەیوەندیە گشتەکانیان تەواو کردووە. داواکارین لە بەڕێزتان بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس لە پسپۆڕی یاسا زانستە ڕامیاریەکان دیپلۆماسی و پەیوەندیە گشتەکاندا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی یاسا و ڕامیاری و ئاماژە بەڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ژمارە 2 ئەنجومەنی زانکۆ بۆ ساڵی خوێندنی 2019-2020 لە ڕۆژی 8 دەی 2019 بەپێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بەکارۆز بە دەرچوانی بەشی یاسا و دەرچوانی بەشی زانستە ڕامیاریەکان و دەرچوانی بەشی دیپلۆماسیەت و پەیوەندیە گشتیەکان لەگەڵ پێدانی ئەو مافو جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆز. خۆشەویستان، ئێستاش دابشکردنی بڕوانامەی سوپاس و پیرۆزبایی بە خوێندکاران دەست پێ دەکات کە لەلایەن بەڕێز سەرۆکی زانکۆوە پێشکەش دەکرێت. ئەو بەشانەی کە ناویان دەخوێنینەوە داواکارین لەیان بەڕیز بێنە سەر ستێج و بڕوانامەکانیان وەربگرن. کۆلێجی زانست بەشی کۆمپیوتەر با بفەرمونون بێنە سەر ستێج. کۆلێجی زانست بەشی کۆمپیوتەر.
دەرچوانی کۆلێجی زمان بەشی عەرەبی دەرچوانی کۆلێجی زمان بەشی عەرەبی داواکارین لە ئازیزان لەگەڵ وەرگرتنی بڕوانامەکانیان بەڕاستینی دەرچوونەکەمان تەواو دەبێت و بڕۆنە دەرەوە. کۆلێجی کارگەڕی و ئابووری بەشی ژمێریاری بەیانیان و ئێواران. کۆلێجی کارگەڕی و ئابووری بەشی ژمێریاری بەیانیان و ئێواران. بەڕێزان لەسەر ڕێبەرەکەتان بارکۆدێکی تایە دەتوانن ڕێبەری دەرچوونی خولیەشتەمینی زانکۆی گەشتپێدان داونلۆد بکەن لەڕێی ئەو بارکۆد. برا رولو پیاو
ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن
هێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕا کۆلێجی کارگێڕی و ئابووری بەشی کارگێڕی بەیانیان و ئێواران بفەرموون. ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین باد و جەن بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن هێمای هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئێقڕا دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن هێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین باد و جەن بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن هێمای هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئێقڕا دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن هێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین باد و جەن بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن هێمای هەوڵ و تێکۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئێقڕا دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن الو ئەیزان خۆی گەشا پێدەن هێمای هەوڵ و تێگۆشن بەیانی تۆ زۆر بەرزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئێقڕا دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت
خزمەتی کوردستان کار بکەین با دڵوجان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێکۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێکۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز خوێنکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵوجان بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێکۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێکۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز خوێنکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵوجان بۆ خزمەتی کوردستان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێکۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەری واشکۆیە ئێمەی فێرخواز خوێنکار لە بەردەم پەروەردگار لە بەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان
ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەی واشتۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین باد و جەن بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەی واشتۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین باد و جەن بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەی واشتۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین بە میلەت شەکاوە بێ ئاڵاکەت پەیمانە دەین پەیمان پەیمانە دەین پەیمان بۆ خزمەتی کوردستان کار بکەین باد و جەن بۆ خزمەتی کوردستان ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ڕوونان دەکەی ڕێگامەن بۆ ئێستا و داهاتوومەن بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن بەردەوام گەشا پێدەن ئەیزان خۆی گەشا پێدەن پێمای هەوڵ و تێگۆشن بەیانی دۆزەر بەرزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئێقڕە دروشم و ڕەمزە ئاڵای زانستی تۆیە دڵەی واشتۆیە ئێمەی فێرخواز و خوێنکار لەبەردەم پەروەردگار لەبەردەم پەروەردگار
شكاوى بآلاتك بإيمان دين بملت شكاوى